مکاتێکت باش زۆر سپاس سەحەت چۆنە؟ هەربژی زۆر مەمنون سپاست دەکەم. موناخان من دوێنە جێم لەو ئەوەی ڕۆژنامەگەریەی تو بوو وەختت هێندە عەفو جەنابەت من ناوم قادر نادرە لە وڵاتی سوید. قادر نادر بەڵێ ئەهلا وسهلا سەرچاو کاک قادر فەرموو برا. سپاس دەکەم موناخان زۆر سپاس. عەزیزی منی موناخان من دوێنە جێم لەو کۆنگرە ڕۆژنامەگەریەی تو بوو هەندە پرسیارم هەیە وەڵایگەر سپاس دەکەم. موناخان تو زۆر ڕەخنەت گرلەوەی کە غەدرتان لێ دەکرێ وەنیا غەدرەکەی لە چدا دەبینیەوە بەڕێزت؟ بەڵێ سەرەتا ئێمە کۆبنەوەکەی دوێنێ کۆبنەوەیەکی ئاستی چاوەڕوان کرابوو کەوا کۆ سەرجەم حەزبولایەنە سیاسیەکانی تورکمان بەڵێ ئامادە بوون و ڕخنەکەی ئێمە ڕخنەیەکی دەستکەوتەکانی پێکاتەی تورکمانە ئەویش کۆتای کورسی کۆتای تورکمان لە پەرلەمانی کوردستان ئێستا یاسایەکی بەرکارمان هەیە لە پەرلەمانی کوردستان و لە چوارچەوەی ئەو یاسایەدا پێکاتەکان و حەزبەکانی تری دەسەڵات و ئۆپۆزیسیۆنش بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان کردووە. ئێمەش وەکو پێکاتەکان سەرەڕای لە ڕووی ژمارەوە کەمینەینە لە ناو هەرێمی کوردستان و لە ئاستیا عێراقیشدا و تا ئێستا هیچ سەرژمێریارێک نەکراوە تاکو ئێمە بۆمان دەرەنجامەکەی دەربچکەوە ڕێژنەی دانیشتوانی پێکاتەکەمان چەندە ئایا ئێمە ئامادەینە کە کۆتای قبولکەین یاخودنا بۆ پاراستنی مافی پێکاتەکەمان بە پێویست دەزانین کورسی کۆتا بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان بمینێتەوە دواتر یاسایەک بڕێکەوتن وەرگرتنی ڕاو بۆ چوونی سەرزەم لاینە سیاسیەکان و بە پێکاتەکانیشەوە دەتوانین یاسایەکی تازە گەڵاڵە بکرێتن و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان پەسەند بکرێت. بەس موناخان یعنی لە هەموو دنیای مۆدێرن لە هەموو دنیای مۆدێرن کە ئێوە بۆشەکن لە دام و دەستگایەکی مۆدێرن و دیموکراتی قەت شتی وام نەزانیانی کۆتا مەسەلەن تورکمان ئاسووری مەسیحی بە ئیجبار مەسەلەن کورسیان هەبیتن مەسەلەن جەنابەت لە حەدەسەکەی لە ناوەڕۆکدا دووربی بە ئیجبار نەبووە بەعکسەوە بە سوپاسەوە سەرجەم حیزبولایەنە سیاسیەکانی کوردستان کە لە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن کە باوەڕیان بە پێکەوە ژیانە باوەڕیان بەوەی کە سەرجەم مافی پێکاتەی نەتەوەی و ئاین و ئاینزانەکان پارێزراویتن ئەو مافەشیان بە پێکاتەکان بە حەقی خۆیان زانیتیان ئەزانم بەزمونایەنێک هیچ لایەنێک بە ئیجباری چ ئێمە داوامان کردیە چ لاینی پەیوەندیداریش بە زۆر هەوڵ دەداتن کە کۆتاکەی ئێمە لێمان بسێت. ئەزانیم بەم پرسیارەکەم بگەێنم موناخان من نەمگوتیە وڵاتە چی وەکو تورکیایان ئێران زەختی کردیان پارتی زەختی کردیانەشێتی یعنی لە دنیای مۆدێرن ئەوە نییە انتخابات دەکرێت نەک لە بۆ نەتەوە بەستخوا ئەگە پرسیارەکەم بگەێنم دوای ئەوە تو دیسان بە کەیف خۆت وەڵام سپاس دەکەم باشە مەمنونم وەڵاو حەقەمان دەدێ موناخان لە خزمەت داینە ئێمە مادام نوێنەری خەڵکین بێگومان نوێنەراتی خەڵک کە خۆمان قبول کردووە بەڵێ گلەیەکان و قسە باشەکان و خراپەکانیشیان لە سەرسەری خۆپاندا بەڵام بەمەرجێک لە چوارچێوەی یاسا بەرکارەکان بیتن تۆمەت لە پاڵی ئێمە نەخێتن نامەسەرە گفتوگۆ بگرێ بە ڕێزەوە دەین تەشیر نەگرێت بەڵام ئەمە حەق خۆمان هەرچ پرسیارێک لێ بکەین وەنیا موناخان یعنی ئەمن لە دنیای مۆدێرن نەمدیتە ئەوە نەکەر بۆ نەتەوە و کەمە نەتەوەکان بەڵکو بۆ ژنانیش پێکاتەکان بارحاڵ کێشەک لەوە نییە نەمدیتە لەو ئەوروپایی کە ئەمە دەبێت لاسایی ئەوروپا بکەینەوە نەک لاسایی وڵاتە دواکەوتوەکان بکەینەوە نیە ئەخر پێکەوە ژیان لێرە خۆ ئێستاکە پەناهەندە هەیە سەرۆک وەزیرانە وەنیە پەناهەندە هەیە ئەو وەختە ئێمەش کۆتاکان ئەو وەختە جیا بوو بەڵام ئێستا ئێمە هەرێمێکین لە وڵاتی عێراقدا بە مافەکانیشمان بە یاساری خراپ ئێستا تۆ دەتەوێت پەیامەکەی تو پشتگیری ڕۆلی پێکاتەکانە یاخود ڕخنەگرتن ئەو پرسیارەی لە جەنابەت بکەم دەزانی چیە تریش بکەمەوە بەڵێ خوازم جەنابەت بە
ببیە پارێزەری پێکاتەکان چکە پێکاتەکان بتەوێنێتەوێ مافەتی ئەو تۆیان هەیە دەرا نوێنەرایەتی کردنە لە پەرلەمانی کوردستان بۆچی تۆ لە پیجەکانت و لە سایتەکانت و لەو لەگەر ئەو بەڕێزانە کە چاو پێکەوتن لەگەریان ئەنجام دەدەین دیفاع لە پێکاتەکان بکەن لێن حقەتی مەشروع خۆیانە دەزانین چیە ئێستا مناقان ئەگەر لێم بگەڕێ حەق خۆم وازام هەندێک وەڵامت دەمەوە من قەزی من لەوەیە بەس تخوا قەز لەوەیە لە دەوڵەتانی بەس وەکو کەسانی ترنیوە چ تەلەفۆنی دای دەخەم پێزارشت دەکەم تا سوێنی لە خۆز قەز دەکەی پرسیاکەی باشە وەڵا کەیفم پێ دێک کچەکی هەولێری وا جەری بیتن مناخان ئەزانین یعنی ئینسان دەستە ناو حقوق ئەوە لە دەستور دەنووسرێ ماف دەدرێ ئیزاع و تەلەڤیزیۆنە و مەسەن وەکو لێرە ئەمە کورد خۆ 150,000 ئیزاعی خۆی هەیە بە زمانی ڕسمی ئەوەی خۆی هەیە بەڵام ئەوە نییە بڵێ مەسەن عێراقییان فنلەندییان پۆلۆنی لێرە نسبەی پەناهەندەیان زۆرە دەبی 2 کورسیان بدرێتی ئەو شتانە نییە لە وڵاتی دیموکراتی بەڵام تەلەڤیزیۆنەیە رادیۆ هەیە مزاهرەی بکات زدی ئەو حکومەتە چ دەکەی بکە ئەوە مافە بەس ماف نییە بسەپێندرێ مەزەلەن دەبی 2 کورسی لە بۆ تورکمان بی 2 کورسی لە بۆ ئەوە بی ئەگەر 200 دەنگ بینی مەسەلەن ئێستا هەمومان دەزانین کوردستان 185 کوردە 115 نەتەوەکانی ترا کوردستان گە بێ دی وڵاتەکی دیموکراتی بی دەبی حقوقی هەموو نەتەوەکان بدا ئەوی لە ژێر دەسەڵاتێتی سیستەمەکی جوان ئەمە منتەهین بەس ئەوە مانایەوە نییە بە زۆرم لێ دەبی 2 کورسی لە بۆوان بی بەستە خۆی قەز 2 کورسی لۆ تورکمان بی 2 کورسی لۆ مەسیحی بی 2 کورسی لۆ بی ئەگە چەندە جاهینە وەسەتا مەسەلەن 25 لە بۆ ژن بی نەکرد لە ئەوە یعنی ژن خۆی هەڵدەبژێری دەرچوو وەچی پیاوی دەرنەچوو دەبی پاشەک شە بکاتن ئەو شتانە بە زۆرم لێ دروستکردنا یعنی نەک بۆی بەغەڵت تێنەگەی مەوزوعی من هەر ئەوە نیە بڵێ من وا دەبینم یعنی لە دنیای مۆدرن وایە ئەوە نییە ئیجبار دەبی ژن 125 بی ئڵا 100 دەنجی هینا 200 هینا دەبی بستە ژۆرێ یعنی لێرە ژن بەڵێ کاکە قادر نادر ئەگەر دەرفەت بدەیە خوشی خۆت فەرموو ئەوەی پرسیاری یەکەمت بە نسبەت بە زۆر کورسیەکان دابەش نەکراوە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی لە ساڵی 1992 یەکەم یاسای هەڵبژاردن بە ژمارە 1 پەسەند کرا دواتر لە ئەزانم بەسەس پێ ناکەی هەڵە بووە لە ئەساسەوە بەڵێ خۆی دەبایە خۆی آخر لەبەرچی هەرێمی کوردستانەوە ئەو حزب و لاینە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی ئەوانەی خاوەنی زۆرینەی کورسی بوون لە پەرلەمانی کوردستان و لە حکومڕانی بمانەوێ نەمانەوێ ئەوە بیرکردنی پێکەوە ژیانێکی تەواو بەرجەستەی کردووە چونکە ئێمە ئێمڕۆ پێکاتەکان لە ناو عێراقدا بە پێی دەستور ئایا مافەکانمان پارێزراوە بێگومان نەخێت ئەو مافانەی لە هیچ وڵاتێکدا ئەوروپیدا هەبووە کە پێکهاتە بەشداری نەیتوانی بکاتن نوێنەری هەبیتن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بۆچی لەبەرەوەی پێکاتەی تورکمان ڕێژەکەی لەو ئاستەدا نییە و ئەو جۆرە داهاتێکدا نییە کە بتوانیتن دەنگێکی زۆر لە ژمارەیەکی یەکجار گەورە بێتن حتا بتوانیتن کورسی بەدەستبێنێتن و ئەو کورسی کۆتایە بۆ پێکاتەی نەتەوەی لە هەرێمی کوردستان دانراوە ئەوە بەڕێککەوتنی لاینە سیاسیەکانی کە بەشداربوون لە حکومڕانی هەرێمی کوردستان بەمە بەس لە هەموو لە دێرینی زەمانەوە پێشی دامەزراندنی پەرلەمانی کوردستان و پێشی هەرێمی کوردستان کە هەرێمەکان هەبیتن ئەوە لە مێژووەوە ئەو ئەحزابانە باوەڕیان و درکیان بەوەیان کردووە کەوا پێکهاتەکان ڕێزیان لێ بگیرێتە لەگەڵ ئەوەشدا ئێمە ئێستا لە مافی خۆمان زیاتر داوامان نەکردیان ئێمە وەکو پێکهاتەکان زەنابەت متابعی لە سۆشیال میدیا ئەیبینی بە هەموو شێوازێک 5 کورسی کۆتایی تورکمانی هەیە لەگەر چەند پۆستێکی دیاریکراو لە ناو حکومڕانی هەرێمی کوردستان ئێمە سەرڕای هەبوونی بۆ مراعاتکردنی بارەدۆخی هەرێمی کوردستان و لەگەر عێراق و لەگەر وڵاتەکانی ئیقلیمی و لەگەر وڵاتە زیرهێزەکان کە سەرڕای
لە هەموو پرسەکاندا هەر جارێک گەماڕۆ دەدرێتن ئێمە ناچار بووین تەحەمبولمان کرد بەڵام پێکاتەی تورکمانیش ئەگەر تەواو دەرفەت بۆی بڕەخسێتن کە بە هەموو شێوازێک لە دەسەڵاتەکان مشاعرەکەیەکی حەقیقی واتە ئەندامی هەدوێتن لە دەستەی سەرۆکایەتی حکوومەت ئەندامی هەدوێتن لە دەستەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بتوانیتن چەندەها وەزارەت بەدەستبینیتن وەزارەتی سیادیەکان تاکو خزمەت بکاتن بە پێکاتەکەی خۆی یەکێک ئەگەر نەتوانی خزمەت بە پێکاتەکەی خۆی پێشکەش بکاتن ئێمەش ناچار دەبین لە هەڵبژاردن پەنا بۆ سیستەمی کۆتا دەبین چونکە بە سیستەمی کۆتا نانێن بە ژمارەیەکی کەم بە 100-200 ئەوانەی کە بەو نەوعانەی ئەو دەستەواژە یاخود ئەو تۆمەتبارانە دەکە ئەسڵ ئەساسی نییە هەیە ئەندام پەرلەمانیش لە لیستەکانی تر بە 3,000 و بە 4,000 کە باقی ئەقوایە کورسی بەدەستێنایە بەڵام ئایا کۆتا تا کۆتایی وەکو پێکاتەی تورکمان ئێمە وەکو پێکاتەی تورکمان ئایا کۆتا تا کۆتایی ژیانی سیاسیمان بە پێویست دەزانێت ببینێتەوە من وەکو شخصی ڕەئی خۆم بۆ چوری خۆم مناقەوەتی ئەگەر هاتو پێکاتەی تورکمان شەراکەتێکی حەقیقی بۆ ڕاستە و خۆ بتوانێت خزمەت بە پێکاتەکەی خۆی بکاتن و بە شێوازێکەوە لە حکوومەتی عێراقیش بە داهات و بە ئیمتیازاتی مادی و معنەوی لۆ پێکاتەکان بڕەخسێتن زۆر ئاسایە ئێمە خەڵکی ئەو وڵاتەینە و لە ناو هەولێردا ژیاینە و زۆرینەی دانیشتوانی ئەو ناسنامەمان لە پارێزگای هەولێرن بەڵام ئەوەی کە من دوێنێ لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا باسم کرد و زیاتر جەخت لەوەم کرد کە لەگەر ئەوە دانینە لەو کاتەدا کۆتا نەمینێتە واتە سڕینەوەی ناسنامەیەکی باشە بۆ سڕینەوەیە ینی ئەتوو هەڵبژاردن دەکرێت حزب هەیە لە هەموو دنیا جاریوەت 50 کورسی دەینی جاریوە 2 کورسی دەینی یعنی ئەتوو دەگەڕێتەوە سەکار و سالاجی خزمەتی خۆت ئێوە 32 ساڵە موناغان لە کوردستان هەن ئەگە لەو 32 ساڵی خزمەتەکی خەڵکتان کردبی خەڵک دەنگتان پێدەدا خزمەتتان نەکردبی دەنگتان پێ نادا بەس ناکرێ هەموو جارێ فەرز بکرێ ئەوە یەک دوو من آخر ناو قانونی کۆتایە ئەو ببوورە ئەو قانونی کۆتای نەک لە کوردستانە لە عێراقیشەیە بۆی بە غەڵەت تێنەگەی وایە نا یعنی هەردووکە ئەوە شتەکی نادیموکراتیە ئەمە بازە دیموکراسیەت دەکەین ئەوە نەوعێک لە ئیتیفاقی سیاسی کوێسە لە عێراقیش ئیتیفاقێکی سیاسی هەیە کورد و شیعە و سوننا دەبی مشتە ئەوە بی سەرۆک کۆمار لۆ کوردبی ئەو شتانە لە پرۆسی دیموکراسی نییە من باز لەو شتە دەکەم بەس منان خان وەکو هەرێمی کوردستان کادر ئێمەش وەکو هەرێمی کوردستان کەی خاوەنی دەستوری خۆمان بووین و لە ناو دەستوردا مافەکانمان چەسپێنرا و لە ناو دەستوردا مافی پێک بەس حقوقی باشتان هەیە ینی ئینسان مناخان ینی لە بۆم نییە ڕاستە کەم و کورتی هەیە ئەو کەم و کورتیە لۆ کوردی بەشەکانی کەشێ لە بۆ مەشەیە بەڵام بەڕازی بەڵام بە ویژدان بڵێن ینی تورکمان ئیزاعەتی خۆتان هەیە تەلەڤیزیۆنی خۆتان هەیە حزبی خۆتان هەیە باشە منەوە دوبێنز لە ئەولێر بووم بەرەی تورکمانی کە تورکمانە تەلەڤیزیۆنێکی هەبوو زدی ئەقلیمی کوردستانیش بوو بەنمونە زدی هەرێمیش بوون بەڵێ من وەکو جێگیری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان کە پرسیار لە من دەکەی ئایا کەناڵی ڕاگەاندنی هەیە تورکمان من دەڵێم نەخێر نیەتی بەس ڕێتان لێ نەگیرە ئەگەر دروست بکەن بەنمونە تۆ بەچی ئەتوانێ بیکەی دەبێت تۆ داهاتەکەتەبی ئێمە لە 2014ەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە کە بودجە بردراوە بە هەموو شێوازێک ئەو بودجەیە کە نەما و ئێستا کە جەنابەت لەسەر هەموو بابەتەکان لە نێزیکەوە زانیاریت بۆ دێتن کە ئەو لە ناو ڕاستی مانجی دەینە تەواو دەبێتن بۆ مانجی یازێتین دارێن بودجەی مانجی 8 پێنەدراوە لەبەر ئەوەی چونکە بودجە نەهاتیە هیچ شتێک نەما هەرێمی کوردستان پابەند نەبیتن بۆ ڕێککەوتنەی لەگەر حکوومەتی فیدرالی عێراق کە کردوێتی بە هەموو شێوازێک ئەوانەی کە دەستەواژەیان بەکاردەینە دەیانگوت هەموو داهاتەکان ڕادستی بەغا بکەن لۆ ئەوەی تەواو موچەکانتان دابین دەکرێ و موچەشتی ڕۆژی خۆتان وەردەگرن و هەمویان کردیانە جژن وەیان زانێ هەموو ڕۆژێ گۆشت مریشک و شۆر ترشی دەخۆنەوە وەکو کوردەواری خۆمان بەڵام شتوانیە بێ عەزیزم ئەوە هەموو داهاتەکانیشمان و
بداعة نوتي ونانوتي كانوا نانا هموش تسلیم نکرا منا خان لزاینتی من نامی زور بچمنا اورده کاریه بلام هموش تسلیم نکرا نانا ازانیتی من دمه ازانم اگنا نوتی انزال تسلیم نکرا او تقدیرات 10 مليون برمیل نود لو معوانا عودی کرا لو هشنو مانگی داهاتەکەی لە بۆ کەس دیار نییە داهاتی هەرێمی کوردستان و شایستە داراییەکان ئەوانە بە تەواوەتی ڕادەستکراوە مناخانە دوو کاتەی تورکمانیش تخوایە قەوس تا لە 2004 یەک بڕە بودجەیەک بۆ حزبە تورکمانیەکان نەهاتووە ئەوەی بودجەتان نییە لە پارتی بەس عەفوم کە ئەوەی با ئەو پەیامی خۆی بگەینم بەڵێ لەوانەیە جەنابەت زۆر متەبع بووی کە فەیسبووکی من لای جەنابشت هەیە متابعەت کردبی لەو ماوەی ئێمە چەندەها ساڵاکیمان ئەنجاو داوە لە داهاتی خۆمان ئەو چاڵاکیان بەس هەر ئەنگۆنینە زۆربەی حزبەکان وانە یعنی ئەمە لاولێر بین بەخوا بەس فەلافلمان دەخۆخۆ حزبێکی کوردیش بوون لێشمان دەدرا و خەبات خەڵکیشمانێ تیرۆر دەکرا خۆ حزباتی ئەوە نییە لە سەفقەی پارەت بێبێ لە هەرێمی کوردستان هەر کەسێک نالێم با هەموو شێوازێک کەم و کوورینە هیچ وڵاتێک نییە کەم و کوورینە بەڵام وەڵڵاهی بلاوەتی من وەکو شخصەچی لە پێکاتەی تورکمان کە خەڵکی هەولێر ڕسێن لە بنەمانەی عەبۆقاوەتی دەتناسم بەڵێ سەرۆکی پارتی چاکسازی تورکمانە دنیا بە ئەوەی لە هەرێمی کوردستان ئەو ئەمن و ئاسایش و ئیستقراریەت و پاراستنی و ماف و مولک و هاوڵاتیان هەیە تحدا دەکەم لە هیچ وڵاتێکدا بۆ شێوازە بەس مناخان فترەی بەعسیش ئازانتیە ئەتو لە فترەی بەعسیش ئەمن و ئاسایش هەبوو بەڵام ئازادی نەبوو لە 2011ش بەستخوایە قەوس لە ئەوروپا دەژی لەگەر هەرێمی کوردستان بیر و بۆ چوونی ئەی چۆن ناکرێ مناخان جیاوازە با من خزمەتی برای خۆکەم ئازادی ئەوە نییە فەوزا دروستکردن ئازادی ئەوە نییە تێکدانی وڵات ئازادی ئەوە نییە دروستکردنی پشێوی لە ناو خەڵکی کوردستاندا ئازادی ئەوەدە نییە دەستبردن بۆ بارەگەکانی مؤسساتی حکوومەت بە سوتاندن و بەس پارتیش قالبی ئیجرامی یعنی جەنابەت لە ئەوروپا قبول دەکرێتن یەکێک لە ناو ئەگەری خۆپشاندانەکاندا بارەگای حیزبەکان بسووتێنرێتن و ناوەشتەکی خراپە بەس پارتیم داهێننی ئەوە بوو لە 2005 یەکەم جار ئەو بارەگای یەک گرتووی سوستان چەندین جار لە هەولێرە ئەو بارەگانە ئەو سوستانی هیچ کاتێک ناتوان دەستکەوتەکانمان بەس بووناخان بەخوابان ئازادی دەکەی من لە ڕووی قانونیەوە قسە لەگەڵ باشە ئازادی ئەوە نییە دەزانی دەزانی چییە ئێستا ئەمە لێرە پۆلیس مزاهرەمان کردیە زدی حکوومەتی سویدی ئەمن 2002 هاتمە ئێرە کە مزاهر پۆلیس حمایەشی کردین فەوزا ئەوەیە بچی شت بسوستێنی بەس بەدە و چ دەڵێ تو ئازادی 2012 سەلامەت بێ ئێستا وەرە بزانە هەوە هەرێمی کوردستانە خۆ دنیای گلوباڵ هەمووی لە کامیرەی دەبینین پاڤیلۆ وەکو بەهشتی لێ هاتۆ برا لاچ وەکو لە ڕووی ئامن و ئاسایشەوە نانەمونان خانەمە ئاگامان لێە زە دنیای کۆنیە سۆشیال دەگوزارێتم باور مەکە ڕاکێشانی سەرنج و عەتفی بەشێک لە خەڵکی سۆشیال بەس مناخان ئەتوو لە هەولێرە باشە یەک پرسیار لە هەڵبژاردەکانی پەرلەمانی کوردستان نقطە ڕاستە سەتر بەس مناخازانچێ خەڵکی هەولێرە تا ئێستا دەتوو ببینە ئەوە هەزارەمین جارە خەڵک لە سلێمانی لە بۆ هەیە مزاهرە بکە مام بگری بایکۆت بکە لە هەولێر نییە ئەو شتان ناکرێت لەبەر ئەوەی باوەریان بە مەدەنیەت هەیە و باوەریان بابە تۆ بڵێ 100 کەس نەبی لەو موچەخۆر 50 معاشی لێ هەرێمی کوردستان کەم تەرخەم نەبووە ئەوەی لاسوی هەیە دەیکا کە خۆپشاندان ناکرێمە خۆ ناچین خەڵکی لەناو تۆ پێ دوایە مناخانە تو لە ناو خەڵکی هەولێرەی تۆ پێ دوانیە لە چاردەوروبەری هەر ماڵەکانی خۆتان چەند کەس بێموچەیە ناڕازیە بەڵام ناتوانانی بێستە سەزادەی لەبەرەوەی دەیانگرن یعنی منطقە خۆی بداتەوە ئەو ڕۆژ سەرۆکی حکوومەت ئەگەر لە کاتی کردنەوەی ئەو قوتابخانەیە کە ئەگەر بینیت بی لە سۆشیال میدیا زەنابیشیان دووپاتی کرد و
وسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە کۆنگرەکەی بە خۆشحاڵیەوە دەربڕی وتی ئێمەش دەمانەوێ موچە لە کات و ساتی خۆیدا بدرێتن. سەرۆکی هەرێمی کوردستانیش هەمان ئەخرەوە قسە خۆ سەدام بۆ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و بە پۆپولیستەکانەوە. بەڵام دەرئەنجامەکە کا قادرنادر دەڵێ ئەگەر کرم لە خۆی نەبی دار 1000 ساڵ دەژی. ئێمە موشکیلەکەمان لە ناو خۆماندایە. ئێمە بە سۆشیال میدیا خەڵکی هەڵدەخەڵەتێنی. ئێمە لە سۆشیال میدیا مناخان با پرسیارێکت لێ بکەم منتەهین لەو جملانە ئەو شتانەی هەمووی ڕادەستی بەغا بکاتن بزانە بە حەیاتی خۆی موچە خۆران بەبێ موچە دەمینێ ئێدەفەرمو هەر ئەو بە ڕێزانەیە ئێستا لە ناو سۆشیال میدیای خۆی بە پۆپۆلیستانە بە هەموو شێوازێک هاوار دەکەم بەرێ وەڵا نابێ حکوومەت موچە نەنێرێتن. ئێکاکە بانەک و دوو هەوان نییە. باشە مناخان پرسیارێک لەسەر بنمایەکی دیموکراسیەت و بەڕون و بە شەفافیەت و بە مەبدەئی دەکرێتن. مناخان ئەتوو وەکو پارتی قسە دەکەی بەستخوا بە یەک دقە نانا هەر ئەتومەتە زۆر لە تووە زۆر ئاراستەی تو دەکرێت ئەخرنانە تخوا باو قسە ئەو قسانەی ئەتو دەیکەی کادر نادرێ بڕوا بکە برازیز منی خۆزگەم هەولێ ڕۆژە خزمەت دەکەین مەمنون سپاس دەکەم بەڵێ ئەوە نییە بلێ ئەمر وەکو پارتیانە خستەکەم بەس ئەو قسانە قسەی پارتیەکانە بەڕازی پێدنا باشان پرسیارێک شکە لێ بکەم مناخان ئەتوو چ خلافت هەیە لەگە پارتی بڵێم ئەوزارە دەڵێ مناخان وەکو ئۆپۆزیسیۆن قسەکەی نە ئەمن باو پرسیارە لێ بکەم مناخان دەڵێ وەکو ئۆپۆزیسیۆن کاکە من شتە ڕاستیەکان چۆن دەیبینم باشە باش گرنگەکە قادر بە من خزمەت بکەم دووشت لای من گرنگە یەک پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بەڵێ ئەوە هێڵی سوودا بەڵێ کۆتای کورسی کۆتاکان بە پێکاتەکان و توکمان و کردان سریان ئاشری و ئەرمان لای من هێڵی سوورە ئەوانە بە هیچ شێوازێک دەستکاریکردنی واتە پێشرکردنی بنەمای دیموکراسیەت و باشە مناخان بڕوا بکە لە سۆسیال میدیا زۆر باسی دەکرێت بەس توخوا لێم گەڕەوە پرسیارەکەی تەواوکەم کە ئەتوو ئاهادە باشە ئێدە باشە مەمنونتی تۆ لەو 20 ساڵەی کە وەکو کادیرێکی پارتی حساب یەکێک لەوانەی کە خەڵک مەسەرەن ئەوەیە لە ئێوە ڕۆژێک لە ڕۆژان نەماندیتیان لەسەر یەک هەڵوێستان جیابی لە چاو پارتی باشەنگۆ حزبەت بەستخوا ئەتو حزبەکی جیای ئەتو حزبەکی جیایان پارتین بەڵێ 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 چ جیا باشە ئەتوو مەسەرەن گەنجەی و سەردەش عوسمانی ناو هەولێری تیرۆر دەکرێت ئیدانەت کرد ئەو هەموو خەڵکە دەگیرێ ئێستا زیندانیانی بادینان هەبوو مناخان ئەدووە کەسێکی مۆدێرن چت کرد لەسەر زیندانیانی بادینان ئەدوو چ دەکەی کە خەڵک لە هەولێرێ دوو پرسیاری بکەن بەڵێ پرسیارانی وڵامی برای خۆم بدەم لەسەر مافی مرۆڤ و ئازادی بیر و ڕات چ دەکەی لە بەرامبەر پارتی لە خزمەتم بەڵێ بەنسبەت ئەوەی کە جەنابەت باز دەکەی لەسەر زەردەش عوسمان بیتن یاخود ئەو زیندانیانە هەر کەسێک ئەگەر بەپێی یاسا بەرکارەکان هەڵسکەوت بکاتن هەر کەسێک نەک ئەمن قیاسی دەکەم لەگەر ئەوان بە شێوەیەکی گشتی من هەڵسەنگاندنی خۆمە لە ناو هەرێمی کوردستان هەر کەسێک بەپێی یاسا بەرکارەکان هەڵسکەوتی خۆی ئەنجام بداتن و بەو شێوازەیەکی سادانە کاری خۆی ژیانی خۆی بباتە سەر هیچ کەسێک بۆی نییە تەعەدا بکاتن لە خەڵک تەعەدا دەکەن پێت وایە سەردەش عوسمان ئەو نووسینانەی هەندێک بوو تیرۆر بکرێ ئەو کەیسانە لە هەر وڵاتێکدا دادگا هەیە دادگا دەسەڵاتێکی بێ فراوان هەیتی بە کەیف خۆی سڵتە تەقدیری للحاکم کەواتە سڵتە تەقدیری للحاکم دادگا و دادوەر خۆیان بریار دەدەن ئایا ئەمە تاوانبارە ئەمە تاوانبار تاوانبارە بەپێی یاساکان و بەپێی مادەکان و بەپێی برگەکان سزا دەدرێتن تاوانبارش نەبێتن بە ئیفرازی شەرتی دەردێتن و بەتەواو بەس مناخان ئەمە لەو وارە ئیشم کردە 32 ساڵە چاودێری دەکەم لە هەولێرە و لۆ ئێرە ئەمانە چەندە لەسەر خێراکە قادر نادر هات 55 ساڵم مناخان تازە سپاس دەکەم مناخان ئەمە لە یەک ڕێکخراوی بیانیم نەدیتە ڕێکخراوەکەی جەنابەت ناوی چییە؟
ئەمە ماوەک لە چاک بوومدا لە عەفدەی شوباتم بەس ئێستا وەکو کادیرێکی چالاکوانی بواری مافی مرۆڤ و خەڵکێکی ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتین سەدەکەم مناخە نانا من زۆرمێ خوا پارتی بگری 5-6 پەیزی پێ دروست کردینە ئەوەی قەپات دەکەن ئەوەمان دەبی بکەینەوە بە هەر حەڵبان لەناو سایتەکانی خۆش هەرەشە لەمە ناکەیەوە تەشیرمان پێ بکەیت نانا مناخان من دژی تەشیرم دژی جوێندانی خەڵکم بەرامبەر نانا ئەمە نانا دڵنیا بە لەوە قەت ئەمن بۆ خۆم دژی ئەو خەڵکە ئۆپۆزیسیۆنەشم کە جوێن دەدا ئێمە دەبێت دیالۆگ بکەین ئێمە دەبێت ئەو پەڕی ڕەخنە بگرین لێکەوە بە ئاشکرا بەڵام قەت لەگە تەشیر نیم ئەسنا ئەمە قوربانی تەشیرین مناخان بەس پرسیارەکەی مە لەوەدایە یعنی یەک ڕێکخراوی دنیاە یەک ڕێکخراوی دنیاە کە معتەبەرن وەکو ئەمنستی هومەن ڕایتس وۆچ ئەو هەموو کۆنگرسی دنیاە چێتی ئەوروپا ڕۆژێک نەیگوتی ئەو مەحکەمانەی کوردستان عەدالەتی تێدا هەیە بە سەدان راپۆرت زدی ئەو حکومەتێت تۆ باسی دادگا دەکەی لە ناو کوردستان حاکمە لە ڕێکخراوی جیهانی کەسێک شەهادەی نەدایە حتا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمە لە ئاخر خیتابی دەرێت دادگاکان دەبی سەر بەخۆ بن تۆ چۆن باز لەوە دەکەی دەڵێ دادگا هەیە ئەوەیە ئەمە پێمان وایە یعنی نەکرد ئەمە پێمانێ هەموو دنیا دەرێتن لە کوردستان ئاخر ئەوانە جیران تیرۆر ئێستا مناخان 100 کەس لۆ دەژمێرم تیرۆر کرایە لە کوردستان لە هەردوو دەڤەر یەک بکوژی ئەوانە نەدرایەتە دادگا زۆر تێکەڵ کێش کرا بەوەتەکە ئێستا بابەتەکەی پێکاتەکانە آخر ئەو ڕەخنەیە لە تو هەیە ئەو ڕەخنە بابەتەکە پەیوەندی بە عێراق و هەرێمی کوردستانە یا بابەتەکە پەیوەندی بە ئیجبارکردنی کورسی کۆتا ئێستا تو بەم نگۆتە تا سبەینێ تاکەبوونیش خۆم وڵامی پرسیارەکان بدەبوو دوو شتێ زانیاریتت بە هەڵەت تێنەگەی پاش 20 دقەیدی مقابلەم هەیە تەلەڤیزیۆن دەبی ئەمن خۆمان بەدەکاری بکەم ئەو دەبۆیە دەدەقەشکە ئەزان چێ مناخان ئەموو ڕۆژ ناگیرەی ئەوە یەک دووش دەزانین چێ مادەم هەرقەمی من دیارە هەر کاتێک تەلەفۆن بکەی بەسەر هەردوو چاو باشە سپاس دەکەم بەس زانین چیە ئەو ڕەخنەیە زۆرە لە تو ئەمن هاتیم لە بۆ گفتوگۆمان کردەوە خۆسەت پرسیار ناکەم لەسەوێت و ڕێی خۆ دەمژڕێ دوو لەسەر مونا لەسەر بەڕێ لەسەر هیوادارم ریکۆرد کردبی نانا ریکۆردە تەمەشاش بکەم ئەگە خەڵە لەبی دووبارەی دەکەین ناناوە کێشە نییە کێشەوەی ئەمە گفتوگۆ بکەین لەگەیەک مناخان ئەو ڕەخنەیە زۆر لە تو دەگیرێ کە ئەتوو کادیرێکی پارتی نەوەک بەڵێ بەبرایەتیمان ئەو ڕەخنەیە هیچ ئەسڵ ئەساسی نییە هیچ ئاخر چ جیاوازی تێ لەگە پارتی با ئەو نەڕخێ چ شتەکت کردیە ئەتوو ڕاجیاواز بی هەڵوێستەکەت هەبی وەڵایی باورم بەوەیە بەڵێ کۆتاکان وەکو خۆی ببنێت بەنسبەت پێکاتەکان دوو باوەرم بەوە هەیە کەوا قوارەی سیاسی هەرێمی کوردستان پارێزەوە ئایا توش لەگەڵ ئەوە نین بابا ئەمە لەگەڵدان بەس لەگە میتۆدی پاراستن نین کوردستان پارێزراوی برا نەنا بەس نەک بتە سیستە هەمیشتە گەشتاوە بیتن ئەوەدانیتەوە وڵاتەکەمان زیاتر پێشکەوتوبی مناخان ئەمە لەو ئەوروپای خەبات دەکەین و چ دەکەین وە لە بۆی نیشتیمانمان جوانبی بەس بەس وەزارە با پێ دڵێم ئەرێکا قادنا خێرە وەکو پارتێکە توش بیر دەکەی برا نانا ئەوە نییە نێ بەس ئاخر میتۆجیە ئەمە زدی ئەوەین سیستەم بنەماڵەیی بی ئەمە زدی ئەوەن دادگاها قەشمەری پێ ئێچیە بابە لەو لای پاڤێل و نانا وەڵا ئینگۆش بنەماڵەیە مناخان ئەو ئەڵێ ژن و مێرد سەرپەرشتیارن خ بۆ یعنی تو بەڵێ ئەمن پێشی هاوسەرگیری لەگە عەبدولقادر بازرگان بکەم بەڵێ لە ڕاستیدا من حزبێکی سەر بەخۆم هەبوو بەڵێ ناوی گرتبوونەوەی بێلاینی تورکمان خۆش حەقەها وایە نانە وایە نا حزبەکەی منیش لە ئاستی ناوچە دابراوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بەڵێ بەڵێ ئەو کاتە کە بریارماندا و قسمەتی کردخوا کە هاوسەرگیریمان کرد خەڵک ئەو زارە دەست بە ڕەخنەی کرد نابیتن لە یەک ماڵ دوو حزب هەبی باشە چ بکەین وەڵا دەبی یەک حزبتان هەبیتە یانە تۆ حزبەکەتە لۆشێنەوە یان عەبدولقادر بازرگان کاکوتم ئەمن ئامادەمە حزبەکەی خۆم ناوەکەی قوربانی دا تو قوربانی دا
وانیا قوربانی مانده لە پێناوی خزمەتکردنی خەڵکەکەی خۆمان بەڵێ حەزبەکەی خۆمان دامانە بە برادەرێک بە ناوی گربوونەوەی بێداینی تورکمان ئێستا پوتە پارتی گەشتە پێدانی تورکمان ناوەکەی گۆڕا درا بە کاگە محەممەد کە کات خۆی ئەندای مەکتەبی سیاسی عەبدولقادر بازرگان بوو دواتریش منیش بەندە بەشداری کۆنگرەمان کردو جەرابیان بە سەرۆک هەڵبژێردرا وە لە ئاستی عێراقیشدا و ئاستی هەرێمی کوردستانیشدا مۆڵەتوانەیە ولا كونغرس دەرچووی يعني وحقەتی مەشروع ئەولۆ بنەماڵەیە برە نازانم ئەخر بەهەرحاڵ مناخان دوایین پرسیارم لێ بکەم ئاخر بەزانین جە بە حکمی سەرۆک و جێگر هەر بە خۆتانن لە هەموو قادر نادر ئەوە یەکەم کەسە لەگەری قسە بکەی زۆر ماندی وەنیە ناوەڵا ماندیلۆ دەبم تو بە خۆت دەڵێ مەوعیدم هەیە مناخان دوایین شت چ ملک و ماڵەکەت هەیە چکۆ من کۆمەڵێک شتیان بە من گوتووە هەرچەندە نەم پێم بڵێ پێ دەڵم ڕاستە یان نەچکۆم کەسێکی زۆر بەڕاشکاوانە قسە دەکەم ئەمریکا نانا لە وتیان لە گەڕەکەی خۆتان دوو خانیتان هەیە لە شەقلاوەی هەتانە وازام ڕووناچی دەژین وەنیە لە ڕووناچی بوون ماڵی زانیارەکە هەڵەوە لە باشە خۆنەوە لە پەنجایەکانەوە ئێمە لە پێشتر لە قەڵای بووین داکەم بە ڕەحمەت بیتن لەگەر مردوو هەموو لایەک ئەو وەختە ئێمە لە قەڵا لەدایک بووە دایکشم باوکشم سەرەکەشم هەر لە قەڵا لەدایک بووە لەگەڵ تەمەن درێژ بن بەڵێ سەلامت لەگەر ئێوەش دواتریش هاتوونە ناو شارەکانی هەرێمی کوردستان یەک لە شارەکان لە هەولێر بووینە و لە هەولێریش لە ئیسکان بووینە بەخوا بە زیادبی بە کار و خزمەت و خەبات و خۆم و هاوسەرەکەم خانیەکمان هەیە لە ئیسکان لەسەریش ماڵی باوکم یعنی شەقلاوە نیتان لە شەقلاوەی لەو ئاخیرەی لۆ سیاحەتی خۆمان خانوێکی بچکۆلەمان کڕی ئەویش بە ئەوەی خۆمان و بەداهاتی خۆمانە و ئەی لەو شوقانەی نازام سیتیەکان وتیان لەوێش یەک دوو شوقەتان هەیە بەخوای براگە یەک دوو شوقەیە بڕۆ بە نای من بیفرۆشە و بدە بە مناڵەکانی ئەو هەژار ئەوانەی کە پێویستیان یعنی ئێستا تو بەس خانێکتان لە ئیسکان هەیە و خانێکتان لە شەقلاوە هەیە هیچ تر ملک و ماڵتان نییە نەخێر نەخێر هیچمان نییە و تەنها ئەوەندەمان هەیە و لە ئیسکان بە ناوی بەندەیە شەقلاوەش بە ناوی هاوسەرەکەمەوە تۆڵەی حزبەکەت کردەوە کە حەلت کردیە وەنیە نەوەڵڵە براوە هەر بەخۆی خەڵکی هەولێر وایە تەبیعەت لایەن ئاساییە ملک بە ناوی چێ بیتن چکە مهم ژیانەیە ژیانەکەش بردەسرە و ئینشاءڵڵا هەموو لایەکیشە لە خۆشی و شادیدا دەبێت باشە مناخە ئەم کاتت ناگرم خۆشحاڵ بووم نامێ مادەم مەوعیدت هەیە پرسیارە بم خۆشحاڵ بووم سەرچاو ئەو تۆمەتانە لە پاڵ ئێمەدا بە هەموو شێوازێکی ناحەقی و بەنا بەڕاستی بەبێ بنەما کە ئەو تۆمەتانە دەخەنە پاڵ ئێمە هیچ ئەسڵ ئەساسی نییە من ئێستاش دەجاریش دووبارە دەکەمەوە کورسی کۆتاکان بۆ پێکهاتەکان گرنگە بە پێویست دەزانم و ئەو دەستکەوتانی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی پارێزراو بمێنێتن هەرچی ئەگەرەک بێ من ئامادەمە بۆ بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان دەزانی ئەو شتانە مناخان گفتوگۆ دەکرێ ئەتو ڕەیەکتێ ڕەنگبی ئەمە بۆ خۆم لەگەڵ ئەوە داما چکۆمە لێرە پەناهەندەین وەزیرمان هەیە سەرۆک وەزیران هەیە دەیان پەرلەمانتار هەیە ئیتر بوت یعنی لە ئەو بەڵێ حەفدە بۆ هاتین شازدە بەڵێ بەڵێ ئەجا قەزی من لەوێ ئەوە مافە لە هەموو کوردستانی گەورە 15 نەتەوەکانی کە تێدا دەژی مافەچ ڕای خۆیانە بەس لەگەڵ ئەوە نین بسەپێ بڵێ کاکە دەبی 2 کورسی لە ئۆبی ئەوە انتخابات حتا لە بۆ ژنان ها نەک بەوەی بەغەڵەت تێنەگەی یعنی دەبی ئاخر ئەو دەستورانە ئەوە شتێکی خێڵەچیانەیە ئەوە شتەکە بە زۆرم لێ هەتا ئی کوردیش لە عێراق ئەوە دەبی انتخابات دەکرێت چەند کورسی تینا چێ ئازاب و چێ خزمەتی کرد لێرەش وایە لە بە هەندێ دەبینی خەڵکێ پەناهەندەیە دەگاتە وەزیری دەگاتە وەنیا یاین دەگاتە هەموو ئاستەکان لێرەوەوە ئۆباما ڕەشا سەرۆکی وڵاتەکە وەنیا ئی سەرۆک وەزیرانی بەریتانیا یعنی ئەوە دەگەڕێتەوە سە قودرەتی ئینسانەکە نەوەک بڵێ ئەها پەناهەندە خۆ بە پشتوانی خوا و بە پشتوانی خەڵکی کوردستان و ئێوەش هاوکار بن و لۆ تێپەڕ وەڵام بەس بە هیوام ئەزانی چییە بەڵێ باشەکان بڵاوکەنەوە ئەو شتانەکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە زیاتر لەسەری
گفتگۆ بکەن و ڕاوبۆچوونی دیدی ئەوە بەشەکە لەو جەدەلەی گفتوگۆ دەکرێت ئەمن تەنها لە عینی ڕەخنەگرەکان بە هەند وەرنەگیرێتن ئەو وەختە ئینشاڵە بێگومان وڵاتەکەمان پێش دەکەوێت نانە مناخە ئەمن دەستخۆشی لێ یەکەم کات ئەنگۆوەکو بەشێک لە تورکمان لە مەسیحیەکان دان بەوە دادەنێن کە کوردستان نیشتیمانە هەن وەکو بەرەی تورکمانی دژی قوارەی هەرێمن بەنمونامە دژی کوردستانن کە دان پێدانانن ئەوە شتێکی پۆزتیفە دەستخۆشی بەس لەگەڵ ئەوەش بەهی بەرەی تورکمانی ناتوانم من بەناوی بەرەی نانا من بۆ خۆمەوە ڕێی قادرە نەگڕێی تو ئەوە ڕێی قادرە ئەوان دژی ڕای بۆ چوونی پارت چاکسازی تورکمان بە شێوەیەکی ئابناڵێم ئەو شتە باش ئەنگودان بەوە دادەنێن کاریباری پێکاتەکان هەر ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانیە زۆرش بە خۆشحالیەوە هەڵوێستەکانیشی هەڵوێستێکی زۆر باشەیە بەس هەوڵ بدەن فەرقتان هەبی لەگە پارتی باوەڕی بە پێکەوە ژیانە لەگەر سەرزەم پێکاتەکان هیچ بەس بووناخان هەموو ئەو هێزە کۆتاکان هیچ فەرقتانیە لەگە پارتی ینی خەڵک ڕخنەی ئەوەیە ئەنگۆگە حزبەکی جیان دەبیر میتو پێشنیاری ئێوە چییە؟ پێشنیارتان چییە بۆ کۆتاکان؟ وەڵا پێشنیازمان ئەوێ سربەخۆ بن بچنە ناو خەڵک لەسەر ئیرادەی خۆتان گەشە بکەن ڕەخنە بگرن لە هەولێرێ ئەگەر شتێکی غەڵەت بوو دوایەتو نابێت نوێنەری تورکمانی دەبێت و نوێنەری کوردیش بی بەڵێ بە شێوازێک پێناساتان کردووە تەنها دەبێت لە ناو چوارچێوەی خۆیدا دەنجی پێ بدرێتن کاکە ئێمە لە هەرێمی کوردستاندا دەژین بە مافی خۆمان دەزانین دەنجی گشتیشمان هەبی دەنجی تایبەتیشمان هەبیتن ئەو دەنگە تایبەتەی دڵنیا دەکەمەوە دەنگیشم ڕیکۆردا وە پابندم بە قسەکانی خۆشم و بەرپرسشم لە قسەکانی خۆم من کە دەنگم پێدەدرێتن لە دەنجی تایبەت تەنها لە پەیوەندیەکانی شخصی خۆمە کە ئەمن خۆم پەیوەندیم هەیە لەگەڵ یان بەحۆی ئەوەی کە پێکەوە لە بەزبوونا خان خوار پرسیار هاتە گۆڕێم بەی عاز بیچن بە یعنی ئەتوو تۆمەتانە لە ناشرینکردن و لە لێدانی کەسایەتی مناقاوەتیە بەعکسەوە مناقاوەتی لە پێناوی لێدانی کەسایەتەکە و بەهێزتریش دەبیتن و بۆ سوورتری دەبن لە خزمەتکردن مناخان دیموکراسیت زۆر خۆشێشێک لەوانە بە ڕاشکایی قسە دەکرێت یعنی بەس بەڕێزەوە وەنیە بەس باشە بە زدی ئەو جەماوەرە تێ لە ناو هێزی زێرەڤانی یعنی هێز یعنی چۆن توانیت ئەو هێزی زێرەڤانی جەزب بکەیت خەڵکی کوردستان دەکەم بە تەواوی پێکاتەکانەوە ئەو ڕێزەی لە بەندە دەگرن بێ جیاوازی پێکاتەکان و هەموو حزبەکان ڕێز لە بەندە و لە پارتەکەمیشان دەگرن و لەگەڵ ئەوەشدا من خۆم زۆر یعنی بە شێوازێک بەس چۆن توانیت هەڵبژاردنێک بەڵێ لە هەڵبژاردنێک بەپێی ئەو کار و خەبات و خزمەت و لە پێناوی پێکاتەکەم و لە پێناوی خەڵکی کوردستان ئەتوانم بلێم دەنگەکی باش بەدەستدەین بە پشتوانی خۆ ئەزانم ئەزانیت کارمان بن کارمان بۆ بکەن خەڵکی ئەم بۆ خۆم خۆم ژیانە لە خزمەتتاندا دەبین مناخان ئەم پێم وایە ئەمن وەکو کوردێک دەبین نوێنەری تورکمان و ئاشووری و ینی هەموو ئەوە بم هەموو ئاینشتیژم یەزیدی ئەوە بم ئەوە نییە بەس لە بۆ کورد ئیش بکەم ئەتوش نابێت لە بۆ مەسەن بڕی ئەم نوێنەری تورکمانم نا بەس دەکرێت مافی تورکمانت ینی بنمونە بۆیە ئەمن لەگەڵ ئەو ڕێیەتدام بازم لەگەڵ ئەوەشم یعنی دەبی ئەگەر حزبێکی جیات هەیە دەبی ڕێی زیابی لە ناو خەڵکدا لە ناو خەڵکدا بڵێ کاکە ئەو لە پەرلەمان ئەم نەمدیتە ڕۆژێک لە ڕۆژان ڕێی جیابی لە لیستی پارتی قادر نادر بابن شتێکی عەرزی برای خۆم بکەم ئەتوانی بچی بە هەموو شێوازێک لێ کۆلینەوەی بکەی بەرامبەر کارەکانی بەندە لە خولی ڕابردوو لە خولی چواری پەرلەمانی کوردستان و 5 پەرلەمانی کوردستان هیچ کارێک وان نەکرد خوا بە زیادبی کە نەتوانم بەیانی بێمە ناو خەڵکەکەی خۆم شەرمەزار بم بە پێچەوانەوە زۆر بە شانازیەوە ئەتوانم بچمە ناو خەڵکەکەی خۆم ناو خەڵکی کوردستانی لەبەر ئەوەی دائیمەن یەکسانی دادپەروەری و بێ جیاوازکردن لە نێوان فراکسیۆنەکاندا ینی فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن هەبوو داهاتە قەت هەبووە مناخان لەگەر یەکتر قسەمان دەکرد و سیوانە دەکرد کە بەندە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە ئەو لە ئۆپۆزیسیۆنم من لە دەسەڵاتم بە پێچەوانەوە ئەوە علاقەی کۆمەڵایەتیە ئەوە مناخانەوە علاقەی کۆمەڵای من پرسیارێک لێکم قەت بووە تو ڕێیت لەگەیەکێتی و گۆڕانبی لەگە پارتی نەبووبی لە هەڵوێستەک
من ئەوەی بە شێوازێک وڵام دەدەمەوە من پەرلەمانتار بوومە لە خولی چواریش لە خولی پێنجش پرۆژە یاسا کە دێتە ناو پەرلەمانی کوردستان بە واژۆی سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هاتووە هیچ پرۆژەیەک نهاتە پێشی من بێ واژووی فراکسیۆنێک بێتن یاخود بە تەنیایی پارتی بێ یاخود بە تەنیای یەکێتی بێتن هەمیشە پرۆژەکان بەو شێوازە پێشکەش کراوە کەوا واژووی پێکاتەکانیشی تێدابی ئۆپۆزیسیۆنیش دەسەڵاتیش بۆیە ئێمە ناتوانین خۆیمان بێبەری بکەین بڵێ تەنها دەنگمان لەگەر یەکێتی بۆ ئێمە دەنگ بە پرۆژەکان دەدەین پرۆژەکەش کە پەسەند دەبیتن دەبێتە یاسا لە بەرژەوەی خەڵکی نانە زۆر شتە بوو مناخان پرۆژە یاسا هەبوو مەسەڵەن هەموو حزبەکان لایەک بوون پارتی بە تاقتێنێ بوو لە سەرۆکایەتی هەرێم لەسەر هەڵبژاردنەوەی سەرۆکایەتی هەرێم مەسعود بارزانی بەنمونە هەموو لایەک متفق بوون ساڵی 2017 کوردستان و ئەندامی لەژنە یاسایی بوو و بەندە واژووم نەکرد لەسەر راپۆرتەکەی بۆ ئەوەی بچێتە ناو دانیشتنی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەو بابەتە یەکلاکەرەوە بێتن بەندە یەکێک بوولەوەی کەوا راپۆرتەکەی ڕێگر بوو لە تەواوکردنی ڕێژەی یاسایی بۆ لەبەرەوەی ئەو دۆخەی ڕابردوو کە لە دۆخی هەرێمی کوردستان پێویستیمان بە ڕۆڵی جەنابی سەرۆکی مەسعود بارزانی هەبوو کە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بەردەوام بێتن لەگەڵ ئەوەدا کاک کۆسرەت ڕەسوول کە جێگەری سەرۆکی هەرێمی کوردستان بوو ئێمە پێداگیریمان دەکرد کە هەردوو بەڕێزیان بێگومان بەردەوام بێتن سەرەڕای نیگەرانبوونیان لە ئێمە کەوا بێ ئەوەی پرس لە ئەوان بیکەین ئێمە ئەو کارەمان کرد بەڵام من وەکو خۆم وەکو بەندە وەکو بەس لە ئیسرائیل ئەوە لە ئەو کارم کرد بە شانازیش لەو کارەی خۆم دەکەم زانیتە مناخان من ئەوەندەی متابە ئەم کردی نەک ئەتوو هەر ئەو 11 ئەندامەی کۆتا هەموو نەتەوەکان ڕۆژێک نەماندی تێ ڕێئیتان جیابی لە پرۆژەکانی پارتی بۆیە خەڵک ئەو ڕخنەی هەیە دوو ڕۆژێک بابەبیری برای بەڕێزم بێنمەوە لە ئەندامی هەڵبژاردننی ئەندامی ئەنجومەنی کۆمسیاران بۆ ئەنجومەنی کۆمسیۆنی هەڵبژاردننی راپرسی هەرێمی کوردستان بێەوەی ڕاو بۆ چوونی ئێمە وەربگرن کە کاندیدێک لەناو پێکاتەی لەناو لیستی پارتی بۆ پێکاتەی تورکمان لەناو کاندیدەکانی یەکێتی بۆمە پێکاتەی مەسیحی و لەلایەن گۆرانەوە پشتی گۆران خاتونێک کە دانرا بە تایبەتی لەو پێکاتەی لەی دوای کە دانرا بێەوەی بگەڕێنەوە لای ئێمە ڕاو بۆ چونمان وەربگرن ئێمە دەنگ بە ئەندامەکانی خۆشمان نەدا و بایکۆتشمان کردو و نەچونێ ناو کۆبنەوەکەش و هزار ڕەحمەتی لێ بێ ماوەسە سەیاح کوورەتی کە بەداخەوە بە نەخۆشی کۆڕۆنا کۆتی دوایی کرد لە ڕاستیدا دواتریش یعنی هەر دەیوت ئێوە ئازادن ئۆدی بنەمایەکی دیموکراسیەتە حەقی خۆتانە مادام ڕاو بۆ چون ئێوە وەرنەگیراوە زۆر ئاسایە کە دەنگتان بە ئێمە نەداوە ئەوە یەک لەو پرۆژە هەرە گرنگەکان کە داهاتووی هەرێمی کوردستان بەڕاستی بریاری لەسەر باشم نانا مناقام قەزم مەسەن لە مافی مرۆڤ ئەم ڕۆژەکە تو حیزبەکی جیایی وەنیا جێگری سەرۆکی پەرلەمان بە قەچی سەر لە زیندانەکانی بادینان دابیتن بەنمونە قەتی دانەکت کرد کە بابە چۆن دەزانین چۆنە دەسەڵاتەکانی سەرۆکانی تۆ حیزبەت چی دیار بوو کە ئەندامانی دەستەی سەرۆکاتی دەسەڵاتەکەی جێگر کراوە لە ناو پەیڕەودا خۆ تۆ حیزبەت شتێ مناخان هەموو دنیا لەسەر و کەیسانەی کوردستان بە جوابات بەزەنگۆ بە جواب حزبەکەی من پێگەی جەماوەریەکی باشی هەیە و ئەتوانم ئاخر بەوەی باش دەبی ئەگەر بێت قسە لەسەر ئازاری خەڵکی بکە بەڵام من لە ناو پەرلەمان کاری حزبایەتی ناکەم بە هیچ شێوازێک کاری پیشەیی خۆم دەکەم چکە خەڵکی کوردستان دەنگ بە منی داوە لە حزبەکانی ترە تەنها لە پارتی تاکسازی ترکمان من دەنگم وەرنەگرتە تاکو ئێقەی ناکە بەزەوە ڕووداوەچی ناو کوردستانە ئەتوو ئەگە پەرلەمانتار بی ئەگەر بەرپرسە چیوەبی کە ڕووداوەچی وا گەرما و گەرم دێ دەبی قسەتان هەبی پرۆژەت هەبی وەکو هەموو خەڵکەکانی تکە خۆت و مۆزەفنی لەوێن دەربەنیا هەندێک لە هەندێک شتان لەوانەیە زانیاری هەڵەش بە زەناوت بگاتن من بۆ تەلەفۆن دەکەم دەمەوێت لە نزیکەوە قسەبیریەکی باشت هەیە سپاس دەکەم هەندێک شت کە پێشی بڵاو بکرێەوە پێم خۆشە زیاتر زانیاری زیاتر وەربگری و بە بنەما و بە پشتبەستن بە یاساکان و پشتبەستن بە و ینی هەندێک شت داتا هەبیتن لەلات
چونکە بەڕاستی زندان سەردانی زندانیانی سیاسی پێم خۆش هەڵوێست هەر سەردان نییە نێ بەڕاستکاوانە بە جەنابەت عەرزکەم پێم خۆش نییە ناوی بەشێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان و هاوڕێی پیشەی خۆم بۆ ناویان بهێنم لێرەدا بەڵام دڵنیە دەکەمەوە بەشێکیان چوونە تەنها بۆ وەرگرتنی وێنە بۆ ئەوەی تەنها دەنجی ناڕەزای خەڵکی کوردستان بۆ خۆیان حزب وایە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆ خۆیان بەکار بەس حزب وایە موناخان لە هەموو دنیا وایە حزب کارت وەزعەک دەقۆستەوە لەسەر ئەمن کار لەسەر شتێک ناکەمەوە کە هیچ وجودی نەبیتن تەنها لۆ بەرژەوەندی خۆم بیتن من بیر و بۆچوونی من جیاوازە من شخصێکم بە چاوی خۆم شتێک نەبینم دەتوانی لە نزیکەوە بۆیە دەم لە بۆ هەندێ دەبی ئەتوو لە نزیکەوە بچی لەگەر خەڵک قسە بکەن بسنە ناو خەڵک یەکێک لەوانە گوتم مەسە بچبنا ناو زیندان بە خود جێ لێ بە بزانە معاملەی ئاسایش لەگە زیندانەکان چۆنە ئێستاش خۆر زیندانی بادینی نییە بڕۆنە ناو زیندانەکان بزانە چۆنە چۆن نییە بەرحاڵ منەخان کاتم زۆر گرتی وتت دیدارم هەیە گوت دیدارم هەیە منیش خۆشحاڵ بوو سوپاس دەکەم منەخان لەمە دوواگەر ئەوەیەک بوو من تەلەفۆن بۆ دەکەم ئەوە گفتوگو بکەین سوپاس دەکەم ڕێزتەیە زۆر سوپاس ناوی خانیەکان دێستا لۆ دەنێرم بەڵێ مەمنونم زۆر سوپاس منەخان زۆر سوپاس منی شەروا سەرچاو